هەڵبەتە باس لە بارودۆخی کەرکووک دەکەین ئەو پلانی کە دەویسترا کە شەڕی نەتەوەی تایفی لە کەرکووکدا هەڵبگیستن لێ خۆشبەختانە قوچەڵ کرایەوە و بە شێوەیەکی گشتی بارودۆخی کەرکووک لەم چەند ڕۆژدا نائارامی پێوە دیار بوو تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین کە بڕیار شوانی پارێزەر و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کەرکووکەوە لامان میوان دەبێت بەڵام بەرەوەی پرسیارەکەم ئاراستەی بەڕێستان بکەم کاک بران زۆر داوای لە بورزنمان هەیە کە ماوەیەکی زۆر چاوەڕوان بووی لە دۆخی کەرکووکەوە دەست پێ دەکەین لە ئێستادا بە شێوەیەکی گشتی بارودۆخی کەرکووک دەکرێت بڵێن ئارام بۆتەوە. سڵاو لە ئێوە و بەیانی باش بۆ جەنابتان و بینەرانی کورساتی ئازیز. بەڕێز ئێستا ئەمڕۆ دۆخەکە هێوەربوونەوەیەکی بەخۆی بینیوە بەڵام لە هەمان کاتە حەزەرە یعنی ناتوانین بڵین تەواو کۆنتترۆڵە. بەڵێ پێویستی دەنگی منی گوێم لێت نەبوو ئێستا گوێم لێتە. بەڵێ کاک بڕیار لە ئێستادا بە شێوەیەکی گشتی هەڵبەتە بەشێک لەلایەنە سیاسیەکان داوا دەکەن کە بارودۆخەکە هێور بێتەوە هاوڵاتیانی کەرکووک هاوڵاتیانی ناوچە کوردستانیەکان باس لە پەیڕەوکردنی سیاستە حەکیمانەکەی سەرۆک مامجلال دەکەن ئەمە تا چەندە کاریگەری لەسەر هێورکردنەوەی بارودۆخەکە و واروەها با بڵێن پاراستنی مافی هاوڵاتیانی کەرکووک و کەرکووک هەیە. طبعا بێگومان کەرکووک بۆ ناسراوە دەبێت سیاسەتی چەپکە گوڵەکەی لەگەڵا پەیڕەو بکرێتەوە ڕەوانشاد بەڕێز مامی گەورەمان بەردەوام تاکیدی لەسەر ئەو سیاسەتە ئەکردەوە. ئێمە لەو ڕۆژەوەی لە سەرەتای دروستبوونی ئەم خەیرانەوە ئەو بەڕێزانەی سەرکردایەتی سیاسەکانی کەرکووک بە تایبەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان درێغیان نەکردووە بەردەوام لەسەر هێڵبوونە بەردەوام هەوڵیان داوە کۆنتترۆڵی دۆخەکە لەوە زیاتر تێک نەچێت. بۆ نمونە یەکەم ڕۆژی کە کارەساتەکە ڕوویدا و ئەو خەڵکانەی وا چوونە سەر بەقڕی متەقەدیم و ئەو شەهیدانی لێکەوتەوە برادەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردە سیاسیەکانمان هەمویان هەرێکی و لە ئاستی خۆیەوە لەسەر خەت بووە بۆ ئەوەی کە تاوانی زیاتر ئەنجام نەدرێت بۆ ئەوەی کە پێکدادانی زیاتر ڕوونەدا. ئەمە بەڕاستی ئێمە تووشی سیناریۆیەکی زۆر گەورە هاتین لەم شارەیە. شاری کەرکووک تەحملی ئەم جۆرە سیناریۆ و ئەم جۆرە بابەتانە ناکات. باشە لە ئێستادا ئەم جۆرە سیناریۆیانە چ کاریگەریەکی لەسەر بارودۆخی کەرکووک و هاوکات وەک دەزانین کە هەڵبژاردننی هەنجومەنی پارێزگاکانە پێشەمە چ کاریگەریەک بە دیاریکراوی لەسەر کەرکووک و با بڵێن دەنگی کورد لە کەرکووک دروست دەکات. طبعا کاریگەری زۆر خراپیە بێت تۆ لە کاتێکە لە هەر ناوچەیەک لە هەر وڵاتێک لە هەر شارێکە کە تۆ ئامادەسازی دەکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێویستە شەقام باشترین شێوازێکی ئاسایی خۆر بگرێت ئارامی هەبێت یعنی ئەم کێشانە و ئەم نوع بابەتانە بەڕاستی تەسیرێکی زۆر گەورە ئاکات ینی ئاخارەکە بۆی ئەڕات تەسەور کە تۆ لەسەر بابەتێکی بەسیت 4 گەنج شەهید بوو ئێستا دوێنێ خەڵکێک هاتو بۆ سەر شەقام لەسەر ئەو شەهیدانە یعنی ئەمە وردە شتەکان خریکە گەورە ئەبێتەوە یعنی ئەمە ئەبێت زوو پێشی پیا بگیرێت و ئیتر کۆنتترۆڵی شەقام بکرێتەوە دووبارە لەبەر ئەوەی تۆ بە تەمای پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایت ئەبێ هەموو نەتەوەکانی ئەم شارە هەموو گەڕەکەکان هەموو شارەکە لە دۆخێکی ئاسایی خۆی دابێت. باشە هەڵبەتە داوای دروستکردنی دەستەیەک دەکرێت بۆی خاڵە هاوبەشەکان بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە بدۆزرێتەوە ڕێگە چارەسەرێکی هەمیشەی و با بڵێن کۆنکرێتی هەبێت. دروستکردنی ئەم دەستەیە چه ئومێدێکی سەوز دەدات بۆی کە ئیتر بارودۆخەکە لە کەرکووک ئارام بێتەوە. دەستەی چی تێنەگەیشتم هەڵبەتە با بڵێن بە شێوەیەکی گشتی
بەڵێ نەک بۆ هەڵبژاردن بە شێوەیەکیش دوای دروستبوونی ئەم ئاڵۆز و بارودۆخەی کە هەیە داوا دەکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنە کوردستانیەکان ئەو کەسانی کە خەمخۆری کەرکووکن داوا دەکرێت کە تەواوی لایەنە سیاسیەکان بە هاوبەشی و بە هەماهەنگی بەیەکەوە کار بکەن بۆ دروستکردنی دەستێت تاکو بتوانن خاڵە هاوبەشەکان بدۆزنەوە و ئەم بارودۆخ و قەیرانی کێسە لە کەرکووکدا بوونی هەیە تێبپەڕێنرێت. ئەم دروستکردنی با بڵین دەستەیەک لە تەواوی دەنگە جیاوازەکان لە تەواوی نەتەوە جیاوازەکان بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخەی کە لە کەرکووکدا هەیە چ ئومێدێکی سەوز دەبەخشێت و تا چەندە ئومێدێکی گەشتبینانە دەبێت؟ بەتەئکید هەر لێک تێگەیشتنێک هەر یەک بوونیەک یەک کۆدەنگیەک ئەمڕۆ پێویستمان بە کۆدەنگیە بەڕاستی یعنی پێویستمان بەوە نییە ئێمە لایەنی کە تاوانبارکەین و لایەنی ینی هەر کەسە و لە لای خۆیەوە بۆ مزایداتی سیاسی بکات بەڕاستی زەرورەتە پێکهێنانی دەستەیەک کە هەموو لایەنە کوردستانیەکان لەخۆ بگرێت بۆ ئەوەی لە بەرژەوەندی کەرکووک و خەڵکی کەرکووکە کۆدەنگیەک هەبێت ئەمە لە لایەنی لایەنە کوردستانەکان بە هەمان شێوە ئەوەش ڕاستە با لە گەڵ نەتەوەکانی کەشە کۆدەنگیەک هەبێت بۆ ئەوەی بڕیارێک بدرێە ئەوە تا بەڵێنێک بدرێت کە ئەو دۆخی هەڵبژاردن بە شێوازێکی ئاسایی لەم شارەیە تێپەڕ بێ و هەڵبژاردنێکی سەرکەوتو ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بڕیارشوانی کە بەڕێزان و کوپارێزر و چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوان بوون. دووبارە سپاس بۆ بەڕێستان.